بەردەوامی لەم ڕووماڵە تایبەتەی کە سەبارەت بە کۆچی دوایی ڕۆژنامەنووسی جوانە مەرێک هاوڕێ و هاوکار و هاوپیشەمان کاکە هەڵکەوت عەزیز کە دوێنێ باڕووداوێکی هاتوو چۆ لە نێوان بەغداد بۆ بەسڕە کۆچی دوایی کرد و تەرمەکەشی ئەمشەو یاخود دوێنێ شەو کاتژمێر 11:30 خولێک گەیشتەوە شاری کەرکووک و لە بەربەیانی ئەمڕۆدا لە گۆڕستانی ڕەحیماوە بە بەشداری بەرپرسانی حزبی و حکومی و هاوڕێ و هاوکار و ڕۆژنامەنووس و خزم و کەس و کار و خەڵکی شاری کەرکووک تەرمەکەی بە خاکی پیرۆزی کەرکووک و کوردستان سپێردرا و کۆسپێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسانی کەرکووک کەلەنێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسانی کەرکووک بۆ هاوڕێکانی هەڵکەوت دروست بوو یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی کەرکووک و یەکێک لە هاوڕێ نزیکەکانی هەڵکەوتم لەگەڵە لە ستۆدیۆ کەویش مامۆستا کاردۆیە مامۆستا کاردۆیەکێکە لەو هاوڕێ نزیکانەی هەڵکەوت کە ئێستا لە مەراسیمی ناشنەکەەوە گەڕاوەتەوە ستۆدیۆ ئەمەوێ باس لە کۆسپە گەورەیە بکەم لەگەڵی کە بەسەر ڕۆژنامەنووسانی کەرکووک و بەسەر هاوڕێ و هاوکار و کەسوکارانی هەڵکەوتی مام عەزیزاتۆ مامۆستا کاردۆ بەخێر بێی بۆ خۆتان خۆش بن دوا ناخۆشی سەرجەم ڕۆژنامەنووسان و کەرکووکیان و ئێمە و بەڕێزیست و خانەوادەکەشیان بێت. زۆر سپاس. هەڵکەوتی هەمووان بوو بۆ بێ پرسە و سەرخۆشی ئارەستەی خۆمان بکەین. هەڵکەوتین هەموو لایە بوو بەڕاستی. دەستان خۆش بێ و کەناڵی ئاسمانی کەرکووک بۆ ئەم ڕووماڵە و بۆ ئەم بەرنامە تایبەتە هەڵبەت ئەمە نیشانەی وەفایە بۆ ڕۆژنامەنووسیکەوە ڕۆژگارە لێرە خزمەتی کرد بەڕاستی. باش مامۆستا هەڵکەوت جگەلەوەی کە ڕۆژنامەنووسێکی لێ هاتوو بە توانا و بە ئەزمون بووە هەڵکەوت بەچووی بەشی پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک بۆ بەشی شانۆ بەڕێستان وەکو هونەرمەندێک وەکو هاوڕێیەکی ئەوە گەرباسێکی ئەو ئەزمونەی هەڵکەوتیشم بۆ بکەیت لە پاڵ کارە ڕۆژنامەوانیەکەیەوە دەرچوی ئەم بەشە بووە چەندین کاری شانۆی ئەنجام داوە. طبعاً قسەکردن لەسەر مەرگی ئازیزێکە زۆر ناخۆش زۆر سەختە قەت چاوەڕێ ئەوم نەبووم ڕۆژێ لە ڕۆژان قسە لەسەر مەرگی کەسێکی ئازیز و خۆشەویستی خۆم بکەم تایبەت کەسێکی وەکو هەڵکەوت لە نزیکەی زیاتر لە 20 ساڵ ئێمە ئاشنایەتیمانەیە خۆیدا لە 25 ساڵ ئەو کاتێک کە لە پەیمانگای هونەرە جوانەکان وەکو خوێندکار لێ وەرگیراین و دەستمان کرد بە کاری شانۆیی و هەتا دەرچوین تەخەڕوجمان کرد لە پەیمانگای هونەرە جوانەکان وەک ئەکتەرێکی زۆر بە سەلیقە بوو ئەکتەرێکی زۆر بەتوانا بوو وەک چۆن لە بواری میدیا خەون و ڕوئیایی تایبەت بەخۆی هەبوو بڕوابکە لە بواری هونەری شاوا بوو بەڵامی تر کاتێک کە ئاوێتەی دنیای میدیا بوو وەک میدیاکارێک هاتە مەیدانەوە کاری کرد وردە لە کاری هونەری دوورکەوتەوە ینی وەک پراکتیزەکردن خۆی لە کاری هونەری دوورکەوتەوە بەڵام هەمیشە نزیک بوو لە هاوڕێ هونەرمەندەکانی خۆی هەمیشە خەمخۆری هاوڕێکانی خۆی بوو کاتێکە کارێکی شانۆییانە کرد لە نزیکەوە هەوڵێدا ڕووماڵی کار و چالاکیەکانیان بکە هەوڵێدا کەم و کورتەکانیان بۆ پڕۆ بکە ینی بەڕاستی خەمخۆرێک بوو خەمخۆرێکی بێوێنە بوو جگە لە ئاشنایەتی من و هەڵکەوت لە بواری هونەر و شانۆ ئێمە لە کەناڵی ئاسمانی کەرکووک لە بواری ڕاگەیاندنە تێکەڵاویەکەمان زیاتر بوو چونکە بەردەوام پێکەوە بووین ڕۆژانە بێکەوە ئێمە هەڵسو کەوتمانە کرد ئەگەنجێکی ئەوەندە چوست و چالاک بوو بەردەوام ئەگەر لە هەر شوێنێکە ڕووداوێکە بواە کارێکە بواە بە شایەدی هەموو ئەو کارمەندانی کەوا لێرە بوون ئەو هەوڵی ئەدا بە زووترین کات بگاتە شوێنەکە و کاری خۆی ئەنجام بدات هەرچێکی لەبارەوە بڵێم هێشتا کەمە بەڕاستی لە ڕووی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستیەوە نمونەی نەبوو بڕاتە بێت ینی هەر ئەوەندە بیزانی بە کە تۆ کێشەیەک هەیە ئازارێک هەیە کەم و کورتێک تێ بەردەوە ینی وازی لە ئیش و کاری خۆیە هێنا ڕۆحی شاد بێ من ئیشێکم هەبوو پێکەوە ئیشێکمان هەبوو لە شوێنێک لە یەکێک لە وەزارەتەکان هەڵبەت ئەو پێش من ئەوراقی خۆی تەقدیم کردبوو بەڵام کاتێک کە زانی دوای ئەو من شتەکانی خۆم تەقدیم کردو بۆ هەمان وەزارەت لە هەمان شوێن ئیشەکەمان لە هەمان شوێنە
لە ڕێی ئاشنایەتی خۆیەوە کۆم خۆتەزانی کەسێکی ئەوەندە کۆمەڵایەتی بوو خەڵکیی زۆریان ناسی من ئاگدار بووم پەیوەندی پیانەوە کرد ئەیوت تکاتان لێکم واز لە ئیشەکەی من بێن ئیشەکەی کاردۆ ڕای بکەن بەس بۆ منوانە بوو ینی بۆ هەمووی وابوو بەردەوام لە خۆی لە بەغدا بوو لەم دوانش کە لە بەغدا بوو لە کەرکووک خۆی لەوێ بوو دڵی لێرە بوو دڵی لای هاوڕێکانی بوو دڵی لای شارەکەی بوو خەمی ئەو خەمی شارەکەی بوو خەمی هاوڵاتیانی شارەکەی خۆی بوو خەمی هەموو کوردێک بوو بەدڵنیاییەوە ئەوەی کە ئەمەش دوێنێ بینیمان دڵسۆزی و هاوخەمی خەڵکی شاری کەرکووک بوو کە لە مزگەوتی سعید تۆماریەوە ئەم بەیانیەش لە گۆڕستانی ڕەحیماوە بەبێ جیاوازی حزبی و حکومی و ڕنگ و پێک هاتە سەرجەم دانیشتوانی خەڵکی کەرکووک و هاوڕێ و هاوکار و دۆست و خزمەکانی هەڵکەوت لە گۆڕستان و لە مەراسیمەکەدا کۆشدار بوون هەمویانی کۆ کردووەمە نمونەی ئەوەیە کە نمونەی ڕۆژنامەنووسی ڕاستەقینەیە بەجددی نمونەی ئەوەیە کە کەسێک بتوانێت تەنها مایک بەدەستێک نەبێ بەڵکو ڕۆژنامە نووسێکی حەقیقی بە بتوانێت سەرجەم پێکاتەکان کۆبکاتەوە ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە کە هەڵکەوتوانی بووی ئاوا هەڵکەوتوانە هەڵکەوێت ئەزانی هەڵکەوت وەک خۆی کەسێکی ئاسایی نەبوو مەرگەکەشی ئاسایی نەبوو وەکوی هەموو کەسێکی تر نەبوو ئەو هەموو خەڵکە لێی کۆبوونەوە هەنێ جار مرۆڤ بەڕاستی ئیرەیە با بەو جۆرە مردنەش کە مردن کەس بڕوا ناکەم کەسێکە بێ حەز بە مردن بکات بە دەگمەن بەڵام ئەو جۆرە مردنە تو ئیرەیی پێبێ ئەو هەموو خۆشەویستیە چێ بە سرتیا دابارێنن هەڵکەوت هەموو نەتەوەکان هەموو حزب و لایەنەکان بە ئازارن بۆ هەڵکەوت یعنی لە هەموو لە دوێنێکەوە ئەگەر متابعی سۆشیال میدیامان کردبێت چەندین حزب و چەندین کەسایەتی بێلایەن و لایەندار بەیاننامەیان دەرکردووە ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی کاریزماییە ئەو کەسەیە و ئەمانە دەگمەنن ئەم جۆرە کارکتەرانە بەڕاستی لە ناو کۆمەلگایە دەگمەن و بە تایبەتی لە ناو کای ڕۆشنبیری و کای مەعریفی و میدیاییە ئەم جۆرە کەسایەتیانە کەمن خەسارەتێکی گەورە بوو بەڕاستی ئەنی ئێمە هەتا دابنیشن و باسی بکەین خەسارەتێکە کە تاویز نابێتەوە ئاوات خان بەڕاستی زۆر قورسە زۆر سەختە دەگەم کە چەندێک قورسە تۆ دابنیشی باز لە مەرگی هاوڕێ و ئازیزێکی خۆت بکەی کە ماوەی چەندین ساڵ بەبێکەوە کارت کرد بێت بۆ ئێمە قورسەکە وەکو ڕۆژنامە نووسان باز لە مەرگی هاوکارێکی خۆمان بکەین باز لە هاوپیشەیەکی خۆمان بکەین کە ماوەی چەندین ساڵە بەبێ جیاوازی خزمەتی بە شارەکە خزمەتی بە ڕۆژنامە نووسانی کەرکووک کردو بەڵام تەمەن بەدەست خوایە کەس گەورەتر نییە جگە لە خودای گەورەوە بێ سوپاسی خودا بکەین کە وای کردووە هەڵکەوت بەو شێوازە کە دڵسۆز و خۆشەویستی خەڵکی بێتن ئاوا هەمووان دەست لەسەر سنگ بۆ گیانی هەڵکەوت بوەستن و تازیێبار بن خەفەتبار بن بێتاقەت بن بۆی وەکو کاکاردۆکو کۆتا پرسیار بێت بە ئەمە بۆ ئەوەی زۆر تۆش ماندوو نەکەم ئەزانم دوو ڕۆژە هاوخەم و بێتاقەتن بۆ کۆچی کاکە هەڵکەوت پەیامی خۆتان لەم ڕۆژەیە وەکو هاوڕێکانی وەکو ڕۆژنامە نووسان وەکو هاوڕێی سەردەمی خوێندن و کاری تەلەڤیزیۆنی کە لە 2009 لە کەناڵی کەرکووک هەڵکەوت دەست بەکار بووە بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵ تاکو 2015 لە کەناڵی کەرکووکە بۆ لە سەرجەم بەشەکانی کەناڵی کەرکووکە کاری کردووە پەیامی خۆتان لەو ڕۆژەیەتەوە ئەگەر زانیاری شتە بێتۆ لە گۆڕستانەوە هاتیەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەی کاک هەڵکەوت دەبێت لە کاتژمێرچەنەوە پرسەدا ئەندرێت وە پرسەکەی چۆن بەڕێوە دەچێت ئەگەر زانیاری هەبێت بەپێی لە کۆتا پرسیارەوە من دەست پێ بکەم پرسەکەی حتمەن لە کاتژمێر دووەوەی تر پرسەدا ئەندرێت بە ئەگەرێکی زۆرەوە لە مزگەوتی سەعید تۆماریە بێ بە ئەگەرێکی زۆرەوە نازانم تا دوای کاچینە دەرەوە ستۆدیۆ گەر خۆیان بڕیارێکی جیاوازە دەن کە سوکارەکەی ئەویان نازانم ئەمڕۆژ وەکو خۆ دوتە یەکەم ڕۆژی پرسەکەیە بێت سەبارەت بە پەیامیش من ئەڵێم میدیاکاران هاوڕێکی ئازیزتان لە دەستدا هیوادارم هەمان ڕێچکەی هەڵکەوت تەمەنتان درێژ بێت هەڵبەت هەمان ڕێچکەی هەڵکەوت هەڵگرن
هەڵکەوت بەبێت جیاوازی بۆ هەموو لایەنێک بۆ هەموو کەسێک بۆ هەموو تاکێک بۆ هەموو کوردێک ئیشێ کرد کوڕێکی خاکەڕا بوو نەتەوەیی بوو و لە خانەوادەیەکی ئاین دۆستیش بوو ئەو خەمەی ئەو هەڵی گرت بوو خەمی هەموو لایەن هەمووان بوو بۆیە من بەڕاستی هیوادارم هەمووان ئەو ڕێچکەیە بگرینە بەر و هیوای تەمەندرێژی بۆ خانەوادەکەی خوازم هیوای لەش ساغی و تەمەندرێژیش بۆ ئەو هاوڕێیانەی تر مەخوازم ئێوە و تەواوی ئەو هاوڕێیانەی ترکە لە بواری میدیایی شەکەن لەشتان ساغ بێت سەرکەوتوو بن تەمەندرێژ بن سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ ئەم دیداری کە ساستان کردووە